چینە هەولێر لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ یەکێک لە هاوڕێکانی هەڤاڵ مامجەلالە گفتوگۆکین باز لە ڕۆڵ و پێگەی هەڤاڵ مامجەلالەکەین لە بوارە جیاوازەکانی ژیانە. ممتاز حەیدەری وەکو نووسەر و ڕۆژنامەنووس ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمانەیە. کاک ممتاز سڵاو لێبێ و بەیانی و باش بێت. ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان باز لە هاوڕێیەتی تۆ و هەڤاڵ مامجەلال بکەین. پێمان بڵێ چۆن هەڤاڵ مامجەلالت ناسی، کەسایەتی هەڤاڵ مامجەلال کەسایەتیەکی چۆن بوو؟ بەڵێ سپاس. بەر لە هەموو شتێ کۆچی دوایی بەداخ و پەژارش زۆر یانی کۆچ کردوینی مەر مامجەلال دەنگ نایە دەنگ نایە دەنگ نایە دەنگ بڕا ئەلۆ ئەلۆ دەنگ نییە. بەڵێ بەڵا کاک ممتاز ئێمە جۆمان لە دەنگی تۆیە ئەگەر تۆ گوێ لە دەنگی ئێمەیە ئێمە جۆمان لە دەنگی تۆیە. جەم لە دەنگی تۆن جەم لە دەنگی ئێوە نەبوون. کۆچی دوایی مامجەڵە بەداخۆ پەژارشی زۆرەوە کۆستەشی نەتەوەیی بوو بۆ ئەو گەورە مرۆڤ کە لە ئاس و وەختێکی ڕەوشەکی ئالۆزی وڵاتی عێراق و دەوڵەتی عێراق و کوردستان ڕوویدا کۆستەشی پۆشایەکی گەورەی بەجێش بۆیە کە ئەمڕۆکە یادی کۆچکردەکەی دەبی ئێمە زیاتر بخۆماندا بچینەوە. سەبارەت لەبارەی یعنی لەبەر ڕۆشنایی پرسیارەکەی جەنابتانەوە مەسەلەکەی هەڤاڵەتی مامجەلال وەکو سەرکردەیەکی کورد با بڵێ لە ڕێگەی بنەماڵە براکان برا گەورەکانمەوە کە وەکو دەڵێ ینی بزمێنەری دروستکردنی جولانەوەی نیشتیمانی و کورداتی لە هەولێر و ئاست و کوردستان عاسم حەیدەری و ساڵە حەیدەری و جەمال حەیدەری لەو ڕێگای ئەوانەوە ئەمە گوێ بیستی ناوی مامجەلال بوویمە. بەڵام بۆ کەم جار لە هەولێرێک کە پاشوی مامجەلال گیرا بوو ئازاد کرا لە کۆنگرەی جیهانی لاوان گەڕاوەوە هاتە هەولێر لە شەریکەی فۆرد ئەو کاتێک کاکم موهیب و کاک ساڵح لە شەریکەی فۆرد کارمەند بوون. لەوێن دەرێ مامجەلال هات سەردانیوانی کردو ئەوەندە شەریکەی فۆرد وەکو نیمچە بارەگایەکی پارتیش بوو یعنی جا لەوێ دەرە چاوان بەدرامیان کرد گەنجەشی قۆز و خۆشبوو خۆش مەحشەر و دەم بە پێکەنی بوو. ئیتر پاشی 14 تەمووز مەسەلەکە زیاتر فراوان بووە. ئەو کاتێک کاک ساڵحی برام ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوو، مامجەلالش ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بوو. بە هەردووچیان گۆڤاری ڕزگاریان دەردەکەن. گۆڤاری ڕزگاری بە مامجەلال و کاک ساڵح و حوسێن فەیلی دەریان دەکرد. جامە سەردانی بەغدایەمان کرد کاک ساڵح داوای گوتی با بچین سەردانی گۆڤاری ڕزگاری بکەین. دەکەی لەگەڵ کاک ساڵحی چوونی ژوورە باڵەخانەکەی مامجەلال تایپی دەکرد. تابعە کۆنەکان هەبوو تایپی دەکرد بەدەم بە پێکەنینەوە دەکەی بەدەم پێکەنینەوە بە جانێکی شۆڕجێڕەنە لەبەر کاک ساڵحی هەستا و بە گەرمی پێشوازی لێکردین. گەرمی پێشوازی لێکردین گوتی برایەکان شت وەکو ئێوە شۆڕژێڕن گوتی بەڵێ دەکەی لەو ساوە ئیتر من گەورەی مامجەلال بەناوی مامجەلال ئاشنا بووم. ئیتر ڕۆژگار هات ڕۆژ حتا کە ئەو کاتێ من شپارتی بووم بەڵام لێرە هەز دەکەم نمونەیەکی ڕەوش بەرزی حیزبەتی مامجەلال بجەڕمەوە. طبعا پاشی 14 تەمووز ناو پارتی دیموکرات کوردستان دوو باڵ دروست بوو. باڵی مامۆستا حەمزە عەبدوڵڵا و ساڵح حەیدەری و خەسرەت تۆفیق، باڵی مامۆستا برای مەحموود و مامجەلال دەکەی بە سەرکردایەتی بارزانی دروست بوو. جا لەو کەوش و هەوای ئەو سەردەمی حەزبی شوعی هەموو شەقامی عێراق دەکرد بوو. باڵی مامۆستا حەمزە لە حەزبی شوعی نێزێک بوون. باڵی بابلێ مامۆستا برای مەحموود و مامجەلالی لە وەزیری ناوخۆی ئەو سەمی شۆڕشیە نێزێک بوون. جا مامجەلالیان سڕ کرد لە ماوەیەکە. ئێمە کاغزێکمان بۆ هات دەڵێ ئەگەر مامجەلال هات یعنی هەر قسەشی کرد یعنی سڕ کراوە یان تەزمیر کراوە بەگوێی مەکەن. ئەوە بۆ وەفدێکی شاندێکی لاوانی دیموکراتی عێراقی سەر بە حیزبی شوعی سەردانی هەولێریان کرد کە هاتن ئەو کاتە من بەرپرسی لاوان بوو لە گازوەکەی سید مەجید بەرزنجیم دەکەی هەموو شتێکمان ئامادە کرد بۆ پێشوازی شان دەکەم. ئیتر ئەمن بەڕێوەم دەکرد دانیشتەکە و ئاهەنگەکە
کە قسەم کرد مام جەلال گوتی دەمێ وتەیەکمە بی ئەمیش پێم گوت مام جەلال ئێمە پێمان ڕاگەاندراوە لەلایەن سەرکرداتی پارتی بەگوێی جنابەت نەکەین ناتوانم ئەمن ڕێگات بدەم یانی وتار بخینەوە لە جێی خۆی دانیشت یعنی ئەوە ئێستا ئەو زمانە بە عشکە برد دەکات یعنی ئەو ڕەوش بەرزی بوو ئەو سەرکرداتی پارتی بوو ئەمن ئەندامێکی پارتی بوو کە پێم گوت ناتوانم ڕێگات بدەمێ وتار بخینەوە ئەو هەندەکەی دایش لە جێ خۆت ئەمنە ئەوم بۆ دکتۆر کەمال مەسەری جێڕاوە یەکسەر نووسەوە لە کتێبەکەی کورد و کوردستان فی وثاق بریتانیا لەوێدرە بڵاوی کردەوە ئەوە نمونەیە ئەوانە هەموو بنەمایەک بوون پاشخانێکن بۆ ئەوەی ئەمن زیاتر لە گەورەی ئیمام جەلال لە ڕەوشتی ئیمام جەلال لە توانای ئیمام جەلال نووسین و ڕۆژنامە نووسیەوە هەتا دوایی ئیتر ڕۆژگارەکە زۆر جار یەکتریمان دەنیت و ناوبانجی زیاتر بوو بە تایبەتی مەسەلەی ئیمام جەلال کە پاشی 63 یەکەم شاندی پارتی دیموکراتی کوردستان چوە بەغدایە بۆ گفتوگۆ لەگەڵ ئینقلابچیەکانی 63 مام جەلال سەرۆکی شاندی پارتی دیموکراتی کوردستان یاخود سەرۆکی شاندی شۆڕشی ئەیلول بوون ئەوە زیاتر ناوبانجی دەکات ئێمە لە نێزیکەوە یعنی بەڵێ کاک ممتاز ئێوە لە گەنجێکی زۆرەوە هاوڕێ بوون بە یەکتری وە لە کۆمەڵی گوێزگەشتا جەنابتانیانی بەرکەوتنتان هەبووە لەگەڵیدا ئەم زیرێکی و ڕەوشت بەرزیەی مام لەکوێوە سەرچاوی دەگرت واتە مەبەستم لەوەیە هەندێک جار هەندێک کەس وای بیر دەکردەوە کە مام جەلال ڕەنگە فریای هیچ شتێک نەکەی و لە کاتێکدا کە ئەتبینی فریای هەموو شتێکیش دەکەوت بۆ نمونە لە کۆڕ کۆبوونەوەکاندا دەوترێت بێزار نابوو هیلاک نابوو ماندوو نابوو لە بۆ نەدیداری هاوڕێکانی خێزان هەمووی بێکەوە ئەمانە چۆن بوو ئەگەر بکرێ باسی ئەوجا با بڵێن خەسڵەت و سیفاتی ئیمام جەلال بەڵێ لە سەرەتاوە ئەگەر ئێم بەڵێ کاک ممتاز جۆمان لە دەنگتە بەڵێ ئەگەر ئێمە بەوردی بە ژیانی ئیمام جەلالدا بچینەوە لە شاری کۆیە لە ژینگەی کۆیە لە قوتابخانە حاجی قادری کۆی و مەلای گەورە پەروەردە بووە پۆڵی شەشی سەرەتایی بووە هاموشۆی کتێبخانەی کۆیە و کتێبخانە حاجی قادری کردووە دەکەی خوێندەوار بووە لە سەرەتاوە حەزی لە خوێندنەوە بووە حەزی لە کتێب بووە وە بەخاستات ڕۆشک و تەبیعەتێکی کوردانە و کوردەوارانەی هەبوون هەمان کاتدا دەیزانی وا فێر بوو ئەوەندە زیرەک بوو کە سیاست چۆن لەگە سیاست چۆن تەعامل دەکرێت سیاست لە ڕوانگەیەکی سایکۆلۆژیەوە زانستی دەروون ناسی چۆن تەماشای بەرامبەرەکەی خۆی دەکات بۆ یەکە مام جەلال توانی بۆ هەر کەسێکی دەیدید کە لەگەڵی دادنیش ئەگەر مێردمنداڵ بوو بێ ئەگەر گەنج بوێ ئەگەر پیرەمێردێک بێ یاخود منداڵێک بێتێن دەیزانێت چۆن هەوت بکات ئەوە وای لێکرد مام جەلال بتاتە مرۆیەکی گەورەی هەمەلایەن کۆمەڵاتی سیاسی نەتۆپەروەری دۆبڵۆمات دەکەی خۆش مەحشەر دەم بە پێکەنین دەکەی حتا مەسەلای کە دادەنیشت و تۆزە قسەی سیاسی دەکرد یا شتێک دەکرد لە پڕێکە نوکتەشی دەجێڕاوە یعنی ئینسان حاسی دەکرد لە ماڵ خۆی دانیشتە یعنی زۆر باس لەو نوکتە و قسە خۆشانی مام جەلال دەگوترێت ئەگەر گرژیەک لە پێش کۆبوونەوەکانی مام جەلالدا هەبوو بێت کاتێک مام جەلال بە نوکتەیەک بە قسەیەکی خۆش بەشداری کردووە لە کۆبوونەوەکە زۆر جار ئەو کەسانی کە هۆکاری گرژێکەش بوون بیریان دەچۆ بۆچی هاتوون ئەم سیفەتی مام جەلال تا چەند وەکو جگە لە قسە خۆشەکەی جگە لەوەی کە کەسێک بووە کە دوانێتی نوکتەی قسەیەکی خۆش بکات بۆ چارەسەری کێشەکانیش بەکاری هێناوە پێتان وایە ئێستا دەیزانین کە ئەوانەی بۆ چارەسەری کێشەکان بەکارهێناوە کاشی برا یعنی ئەمە دەڵێن بە کورتەکەی کە دەڵێ کۆمەڵ هەموو ڕەنگەکی تێدایە هەموو چی توێژێش تێدایە مام جەلال نمونەیەکی کۆمەڵی کوردەوارێ بوو بە مەعلەکەی لە ڕوای ئاینیەوە لە کۆمەڵاتیەوە لە سیاسیەوە لە ڕۆشنگەریەوە بۆیە جێخۆی لە هەموو شوێنێ کردبووە مەسەلەی کە دەڵم بەدەم پێکەنین و خۆش بەش پێکەنێ بەڵام من شەکت بۆ دەجێنەوە ڕۆژی هەژدەی 1193 من لە خزمەتی بووم کۆچ کردوین ئەمریکا حسامیش لەوێن دەرێ بووم من زۆر قسەم کرد بە توندی قسەم دەکرد
يعني ئەوەندە لاستێک لەگەڵەمێن گوتی ممتاز حەیدەری زۆر ئازادی بە خۆ داوە يعني نيقول وسكت با ديتاني درشم بكاتم هذاكي يعني بس او كسكرتيريا شتن اجتماعي حزب شي قورو هذاكي و شوين شو بايشي قوري هي واملكو دوستك وكو برادرك وكو نشمان برورك روشنا ملوسك اواندا بتوندي اواندا بار روش كردستان رخنا لي بقدم ديتاني حرق سجبا بلان هستا بيان وقتی ممتاز حیدری زۆر ئازادی بە خۆداوە ئەمن پامەکەم پێگەیش ئیتر کورتم کردووە تەنانەت مامۆستا کەریم حیسامی کتێبێکی دەرکرد لە سەفەر بۆ کوردستان دەڵێ لە دیدارەکەی مام جەلال و ممتاز حەیدا نیقاب گفتوگۆیەکی زۆر دیموکراتیانە ڕوویدا زۆر شت باس کرا ئەوە نمونەیەکە لە ژیانی سیکفرەوانی مام جەلال بۆ وەرگرتنی ڕەخنە هەمان نمونەشکەتان بۆ دەژێڕمەوە ڕۆژی 1994 کە بۆنی شەڕ براکوژی دەستی پێکرد بووم من لە سکرتارەتی هەولێر لای جەنابی بووم ڕەخنەم لە سیاسەتی شەتی کرد سەخسم ڕەخنەم لە حزبەکانی دیکە کرد دەکەین لە کۆتاییدا گوێ لێگرتم قسە گوتی چ بکەین گوتم بیکە هەواڵ گوتم بیکە هەواڵ بەخۆی دیسا قال مقاقصي هنا حوالكين وسي كممتاز حيدري صعب بيانتها رخنا لي قلتون ليش شتن اجتماعيه لا هي كان الذكاء دوام ليكر بردوام بلا صرخنا قلنا كي خوي بوزيات الخدمه كان باسي اوش ما او ضليتن كروشن بلا مكان فين دوريان بدريتين جرسي لهذا ملا ياسين هذا وتفرم قلت اوي بكردستان اللي بنيرا روج بارتر كهو على براغوا يستمل كتاب كيخوم دا بلان كردو توا يعني صداش قوري دا شاري حولين بيان صير بخلق بيان مام زلال يعني روجنا ملوسي شبيرا مثل اللي الرخنان اللي بقريتن او بدس خوي بنوسيتن بيكاتا حوال او نمونيش قوري يعني كم سر كدا اوا بخاك الرايي بەساکاری لە بەرامبەر میوانەکەی خۆی دابنیشی لە خۆی بە تەمەن گچکەتێر پۆستێکی سیاسی نەبی پۆستێکی حکوومەتی نەبیتن تەنانەت ڕۆژنامەنووسێکە و ئەو ڕۆژنامەنووسانش خۆش دەویست یعنی ئەو هەواڵە بەدەستی خۆی بنووسی بڵاوکاتەوە هیوادار بە سەرکردەکانی ئێمە ناهەزەکەی ئەو جۆرە ڕەوشتانە ئەو جۆرە نمونانە لە بەرچاویان بی لە مامەلەکردن لەگەڵ خەڵکانی بەرامبەری خۆیان. کار ممتاز وەکو دوایین پرسیارە من پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم هەڤاڵ مام جەلال کەسایەتێکی ئاینی بۆ شارەزایشی لە قورئانی پیرۆزە هەبووە ئەم کەسایەتەی تا چەند کاریگەری هەبووە دووبارە بکەوە بەڵێ هەڤاڵ مام جەلال کەسایەتێکی ئاینی بۆ شارەزایشی هەبووە لە قورئانی پیرۆزە ئەم سیفەتەی تا چەند کاریگەری هەبووە لەسەر شێوازی مامەڵەکردنی لەگەڵ حیزبە ئیسلامیەکانە بەڕای بەڕێستان بێگومان هەموو تێکۆشەرێکی ڕاستەقینە هەموو تێکۆشەرێکی ڕۆشنگەر ڕۆشنبیر ڕۆناکبیر پێویستە لە کۆمەلگایەکەدا چەند ڕێبازی ئاینی هەیە مەسەلەن کۆمەڵاتی هەیە سیاسی هەیە فکری هەیە شارەزای لە هەمویان بیتن مام جەلال مەسەلەی ئاین ئاگاداری ئاین ئاگاداری قورئان خۆشی لە باوشی ژینگەی کۆیە ژینگەی حاجی قادر و ژینگەی مەلای گەورە و دەوری ئەو دوو زاتە گەورەیە چەند پیاوی ئاینی گەورە بوون چۆنتانیان نەتەوە پەروەەر بن چۆن بۆ کێشەی کورد دەگریان و دەسووتان ئەو دووسەرکردە جا مام جەلال پەروەردەی ژینگەی کۆیە و ژینگەی کوردستان و قوتابخانەی حاجی قادر کۆیە بۆیەکە لەلایەنێ زانستی دەرونیەوە ئەوە کارێکی گەورەیە ئاگاداری ئاین بوو ئاینەکانی دیکە جوولەکان مەسیحی ئیسلامی قورئان ئەوانە کە بتانێت لە کۆمەلگادا چۆن قیادەی بکە سەرکردەی ڕاستەقینە ئەوەیە هەموو کلیلەکانی بەدەستەوە بێت هەموو ئەو ڕێبازی فکری و ئاینی و سیاسی کە لە نیشتمانەکەیدا هەیە لە دەرەوەی دەورەپشتی وڵاتەکەیدا هەیە لەسەر ئاسی جیهاندا هەیە ئاگادار بێت بۆیە کە مام جەلال بە يعني روناك بيرشي دقمني حملايني مع ذا روشنگري فكري سياسي زانستي مع ذا درو الناس اوانا شعر زابا بويا جي خلنا وهمو يعني بابلين جم سركاني كومال دا كردبوا او قوركي دروس كد بويا كا باساني قوركي لبير ناكريا هردم لروتي ميجينه توكي خدا بزندوي دمينيتوا
چونکە هەر مرۆڤێکی کۆن هەر تێکۆشەرێکی کۆن هەر ڕۆژنامە نووس و نووسەرێکی کۆن مێژی مامجلال دەخوێن ئاگادار بووە یعنی حسابێکی تایبەت بۆ ئەو سەرکردایە دەکاتن. بەڕێز ممتاز حەیدەری هاوڕێی دێرینی سەرۆک مامجلال و نووسەر و ڕۆژنامەنووس زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنت لەم ڕووماڵە تایبەت بە ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجلال ڕابەر و تێکۆشەری نیو سەدە لە خەبات پێگومان ڕەهاندەکانی جیاوازیان هەیە جیاوازی بیربۆچوون هەیە لەسەر مامجلال ئەو جیاوازیانە هەموویان لەسەر یەکشت کۆکن کە مامجلال کەسێکی خاکی سیاسەتمەدارێکی بوێر ئازاد چاونەترس کۆمەڵایەتی پێشمەرگەیەکی بوێر